Sunrise 12 Sunrise پۆلی 12 Grammar and Functions ڕێزمان و ئەرکەکان Unit 1 یەکەی یەکەم Students book page 7 کتێبی خوێندکار لاپەڕاوت English tenses دەمەکانی کردار لە ئینگلیزیدا Past simple ڕابردووی سادە یاسای ڕابردووی سادە بەو جۆرەیە subjectمان هەیە بکەر past verb کردارێکی ڕابردوومان هەیە کردارەکانیان بە شێوەیەکی ئاسایی بەیدی دەکرێن بە ڕابردوو یان شێوازی شازیان هەیە ئەگەر لە کۆتایی ڕستێکدا وشە yesterday last ago back in یان in لەگەڵ کاتێکی ساڵێکی ڕابردوومان هەبوو ئەوە پێویستە کرداری ڕستەکە ڕابردوو بێ yesterday دوێنێ last ڕابردوو ago لەمە و پێش back in بۆ نمونە November لە مانگی یازدەی ڕابردوودا in 2000 لە ساڵی 2000دا وەکو نمونەیە the captain sailed the ship last winter کەشتیوانەکە کەشتیەکەی لێخوڕی زستانی ڕابردوو the captain subject sailed کردارێکی ڕابردوویە ئەگەر ڕستێکی past simple مان هەبێ بیگۆڕین بۆ negative subjectەکە دەنووسینەوە لەبەرەوەی لە ڕستەی past simple دا auxiliary verb نییە didn't زیاد دەکەین did وەکو auxiliary verb penalty بۆ زیاد دەکەین دەبێتە didn't بە دوای didn't دا کردارە ڕابردووەکە دەگۆڕین بۆ infinitive هەتا بۆ کردارێکی ڕانەبردووی بە s و ing ئەگەر ڕستەی سەرێ بگۆڕین بۆ interrogative subjectەکە دەنووسینەوە the captain didn't زیاد دەکەین کردارەکە لێرەدا sailدا دەگۆڕێ بۆ infinitive دەبێتەوە sail the ship last winter کەشتیوانەکە کەشتیەکەی لێ نەخوڕی زستانی ڕابردوو ئەگەر ڕستێکی past simple مان هەبێ بیگۆڕین بۆ interrogative پرسیاری یان question ئەوە ئەگەر وشەی پرسمان هەبوو وشە پرسەکە دەنووسین ئەگەر نەبوو بەجێ دێڵین did دەنووسین لە سەرەتادا دووبار لەبەرەوەی auxiliary verb نییە بۆ past simple لە ڕستەی past simple دا auxiliary verb نییە بۆ past simple did بەکاردێ subjectەکە دەنووسین بۆ کردارەکەش بە هەمان شێوە دەگۆڕینەوە بۆ infinitive لەبەرەوەی بە دوای didدا infinitive دێت ئەگەر ڕستەی سەرەوە the captain sailed the ship last winter بگۆڕین بۆ interrogative did لە سەرەتا دەنووسین did the captain sail the ship last winter ئایا کەشتیوانەکە کەشتیەکەی لێخوڕی زستانی ڕابردوو ئەگەر وشێکی پرس بەکاربێنین بۆ نمونە دەڵێین why did the captain sail the ship last winter بۆچی کەشتیوانەکە کەشتیەکەی لێخوڕی زستانی ڕابردوو ئەگەر وشەی پرس بەکاربێ لە سەرەتا لە پێش دەکەی دەنووسرێ بۆ دەشکرێ وشەی پرس نەبێت بەشێکی کار لەو ئەکتیڤیتیەدا باس کراوە تێنسێکی کە present perfect ڕانەبردووی تاڵ یاسای ڕانەبردووی تاڵ بۆ جۆرەی subjectمان هەیە have یان hasمان هەیە ئەگەر subjectەکە کۆبێ have بەکاردێ ئەگەر tag بێ has بەکاردێ بە دوای have و has بۆ کاتێکی past participle بەکاردێت و دەکرێت یەکێک لە وشانە لە ڕستێکی present perfect دا هەبێ just already recently هەستێکیان بە مانای تازە یان کەمێک لەمە و پێش بەکاردێن ئەوانە شوێنەکانیان لە ڕستەی present perfect دا یان پێش have و hasەکەیە یان دوای have و hasیە so far تاوەکو ئێستا لە ڕستەی پرسیاری present perfect دا بەکاردێ بە کۆتایی ڕستەیە شوێنەکەی not yet نۆتەکە دەچێتە سەر have یان hasەکەوە یەتەکە لە کۆتایی بەکاردێت و هەندێک جار for لەگەڵ کاتێک یان since لەگەڵ کاتێک لە ڕستەی present perfect دا بەکاردێن واتە هەر کاتێکی لەو شانەمان هەبوو ئەوە پێویستە کردارەکە present perfect بێ واتە have یان hasمان هەبێت لەگەڵ شێوەی سێمی کردار وەکو نمونانە the captain has sailed the ship کەشتیوانەکە کەشتیەکەی لێخوڕیوە the captain تاکە بۆیە has بەکارێتەوە دواییشدا sailed past participle the captain already has sailed the ship دەشتوانین بڵێین the captain has already sailed the ship has the captain sailed the ship so far
ئایا تاوەکو ئێستا کشتیوانەکە کەشتێکی لێ خوڕیوە لەبەرەوەی سۆفا هەیە ڕستەکە پرسیاریە و هەزەکە چۆت سەرەتا. The captain has not sailed the ship yet. کشتیوانەکە تاوەکو ئێستاش کەشتێکی لێ نەخوڕیوە. Not لە دوای هەزەکە هەیە و لە کۆتاییدا یەت بەکارهاتووە. The captain has sailed the ship for 3 months. کەشتیوانەکە 3 مانگە کەشتێکی لێ خوڕیوە. For 3 months. یان since October لە مانگیتەوە لێ خوڕیوە. لەبەرەوەی لە ڕستەی present perfect auxiliary verb هەیە ئەگەر بمانەوێت بیگۆڕین بۆ negative not بۆ have یان has زیاد دەکەین ئەگەر بمانەوێت بیگۆڕین بۆ interrogative پرسیاری have یان has دەبەینە سەرەتا بێتە ڕستەیەکی پرسیاری. دەمێکی تری کردار present perfect ڕانەبردووی هەفوو past perfect ڕابردووی تاو لە ڕابردووی تاودا subjectمان هەیە هادمان هەیە و بە دوای هاددا past participle دێت. وەرمە دەڵێن the captain had sailed the ship. کەشتیوانەکە کەشتێکی لێ خوڕی بوو هادمان هەیە و بە دواییدا sailed کە شێوەی سێمی کردارە past participle. لە دوو بارودۆخی دیکەدا دەکرێت past perfect بەکاربێ ئەگەر untilمان هەبێ بە دوای until ڕستێکی past simple دێ و لە دوای ڕستە past simple کە ڕستێکی past perfect دێ یان ئەگەر by یان beforeمان هەبێ لەگەڵ کاتێکی ڕابردوو وەرنە 1990 تاوەکو 1990 یان پێش 1990 بە دوایوانەشدا ڕستێکی past perfect دێ. وەرنە دەڵێن we arrived until we arrived تاوەکو ئێمە گەیشتینە جێ the captain had sailed the ship. کەشتیوانەکە کەشتێکی لێ خوڕی بوو. Until بەکارهاتووە we have a past simple ڕستێکی past simple مان هەیە then past perfect had sailed ڕستێکی ڕابردووی تاو. By October تاوەکو مانگی دا the captain had sailed the ship. کەشتیوانەکە کەشتێکی لێ خوڕی بوو by و کاتێکی ڕابردوومان هەیە بۆیە past perfect had sailed بەکارهاتووە. کەسێکی ترمانەیە present perfect continuous ڕانەبردووی تەواوی بەردەوام. subject لەسەرەتا دەنووسین have یان has بەکاردێ ئەگەر subjecتەکە تاک بێ has بەکاردێ ئەگەر subjecتەکە کۆبێ have بەکاردێ بین بەکاردێ بۆی مانای تەواوی بگوازێتەوە بە دوای بیندا verb ing دێ. present لەبەرەوەی هاوازی تێدایە perfect لەبەرەوەی بینی تێدایە کە past participle continuous لەبەرەوەی verb ing تێدایە واتە بەردەوامە. دەکرێت لە ڕستەی present perfect continuous هیچدا since یان for بەکاربێت. وەرنە دەڵێن the captain has been sailing the ship کەشتیوانەکە بە بەردەوامی کەشتێکی لێ خوڕیوە for 3 months بۆ ماوەی 3 مانگ. نمونەکان نمونە یەکەمیان The students will answer the question. خوێندکارەکان وەڵامی پرسیارەکە دەنەوە. Change into present perfect continuous. بیگۆڕە بۆ ڕانەبردووی تەواوی بەردەوام. Subjectەکە دەنووسینەوە the students. وڵ لە ڕستەی present perfect continuous دا نییە کەواتە نانووسرێت پێویستە have یان has زیاد بکرێت لەبەرەوەی the students کۆیە have زیاد دەکرێت بە دواییدا بین. کردارەکان سایە دەبێتە answering the questions. The students have been answering the questions. The man is looking for the dog now. کابرایەکە ئێستا بە دوای سەگەکەیدا دەگەڕێ. Past perfect بیگۆڕە بۆ ڕابردووی تاو. Subjectەکە دەنووسینەوە the man. is نییە لە past perfectیدا کەواتە نانووسرێتەوە had دەنووسرێت بە دوای had پێویستە کردارەکە بگۆڕێ بۆ past participle looking دەبێتە looked for the dog. Now پەیوەندی بە present continuousیەوە هەیە بۆیە ناویش نانووسرێتەوە. The man had looked for the dog now. Now نانووسرێتەوە. Same the small children just have bought some candies. منداڵە بچووکەکان تازە هەندێک شیرنیان کڕیوە. Past simple بیگۆڕە بۆ ڕابردووی سادە. Subjectەکەی دەنووسینەوە the small children.
just لە past simple دانیە بۆیە نانووسرێتەوە have نییە نانووسرێتەوە وەس کردارەکە دەنووسێتەوە لێرە past participle شێوازە pastەکەشی هەر bought some candies دەنووسرێتەوە the small children bought some candies منداڵە بچووکەکان هەندێک شیرنیان کڕی by 1994 the World War II end correct the verb کردارەکە ڕاست بکە لە بەرەوەی by و ساڵێکی ڕابردوومانەیە کاتە پێویستە past perfect بەکاربێنین end دەبێتە had ended پێنجەم the engineers build the bridge yet لە بەرەوەی yet هەیە پێویستە present perfect بە ڕستەکەوە نەرێش بێ لە بەرەوەی the engineers کۆیە have بەکاردێ لە بەرەوەی yet هەیە not زیاد دەکرێت build infinitive دەبێتە شێوەی سێم دەبێتە built نمونەی شەشەم we see the big elephant by the river last June فیلە گەورەکەمان بینی لە تەنیشت ڕووبارەکە مانگی شەشی ڕابردوو لە بەرەوەی last June هەیە پێویستە infinitive-ەکە بگۆڕێ بۆ past کە شازە see دەبێتە saw نمونەی ئەوتەمیان they not arrive home yet ئەوان تاوەکو ئێستاش نەگەیشتوونەوە ماڵێ لە بەرەوەی yet هەیە کاتە پێویستە present perfect بێ they کۆیە have بەکاردێ بۆ خۆی نۆتی داوە دەینووسینەوە arrive infinitive دەبێتە past participle so not arrive دەبێتە haven't arrived هەشتم the passengers not pay attention to the road signs yesterday لێر لە بەرەوەی yesterday هەیە پێویستە کردارەکە past simple بێ و نۆتی داوە کاتە پێویستە نێگەتیڤش بێ لە ڕستەی past simple دا did بەکاردێ وەکو auxiliary verb نۆتەکە دەنووسێتەوە و pay کە infinitive وەکو خۆی دەمێنێتەوە لە بەرەوەی دوای didدا infinitive دێ not pay دەبێتە did not pay